وەکو هاوکاری و دامێک بۆی کە کۆیش لە کای وەرزشی دانەبڕێت کە هەرخۆی خەڵکەکەی و سروشتی خەڵکەکەی وایە کە زۆر تامەزر و خولیای وەرزشن بۆیە هیوادارین کە لە ئاسی پلەیەکی خۆیان هەم پارێزراو بێتەوە و هەمیش گەشەی زیاتر و بەڵکو پلەی زیاتریش بەدەست بێنن و بۆ هاوکاری پشتیوانی کە چەندیارە بەڕێز شێخ لاهور وەکو ساوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان دامی مالی باشی کردن بۆ ئەوەی کە بتوانن بەردەوام بن بۆ ئەم پاڵەوانیتە. بەڕێز کاگە بوزێل لێ ورسای مەڵبەندەی چاردەی کۆیە سەردانی بارگەیانەی وەرشی کۆی کرد بە مەبەستی گەیاندنی هاوکاری یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز شێخ لاهور هاو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دیارە لە ڕابردوو بەڕێزیان زۆر هاوکاریانەکە بووە لە ساڵی 2018 سال 2019 و ئەم ساڵیش کە خولی پلەیەکی کوردستان هاتە پێشەوە ئێمە وەزی قەیرانی دارایی خراپ دابووین بۆیە ئەمڕۆ ئەم بەڵێ نەخۆشیان پێداین کە دەتوانین بەشداری خولی پلەیەکی کوردستان بکەین کە ئەوەش مژدەیەکی خۆشە هەم بۆ ئەندامانی دەستی کارژێڕی و هەم بۆ وەرزشکارانی شاری کۆیە و هەوادارانی تۆ پێی کۆیە